بەڵە کارزان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن من ئێستا لە ناحیەی هەریری سەر بە قەزای شەقلاوم دیارە لێرانە ئەنجومەنی هەریر بە یاوەری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی ڕووها هەریەکە لە کاندیدان مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە دووە مامۆستا ناسیح مەلا فەتحوڵا کاندیدی ژمارە 31 بەشدارن لە هەڵمەتی بانگەشەکردن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی لە بازاڕی ناحیەی هەریر من بۆ زانیاری زیاتر ئەسمەلای هەریەک لەو بەڕێزانە لە شێوازی بەڕێوەچوونی بانگەشە لە ناحیەی هەری سەرەتا ئەسمەلای بەڕێز مامۆستا مەڕوان مامۆستا ئاستی پێشوازی هاوڵاتیان لە ئاستێکدا لە ناحیەی هەریر لە بانگەشکاران لیستی کۆمەڵ. بسم الله الرحمن الرحیم. وەڵام پێشی سەرەتا پێم خۆشە زۆر سوپاسی بەڕێز مەسئولی مەڵبەند و کارجێڕانی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بکەم کە بەڕاستی ئەو ماوەی لە بانگەشەی هەڵبژاردن لە ئێمە زۆر ماندووتر بوون و شەو نخوونی بە شەو بە ڕۆژ لە خزمەتیاندا بووین و سوپاسی ئەنجومەنی خەلیفان دەکەم و سوپاسی ئەنجومەنی هەریر دەکەم کە لەگەڵ هەردوو برای خۆیان من و مامۆستا ناسح دوکان و لە حملەی هەڵبژاردن پێکەوە گەڕاوین و ئاستی پێشوازیکردنی خەڵکی هەریر الحەمدولله لە ئاستێکی بەرزدان و کۆمەڵی ئیسلامی وەکو بڵێ ئاشنان بە کۆمەڵی ئیسلامی و ئەو هەڵوێستە جوانانەی کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو بوویەتی ئەرچی ئێمەی زۆر سوک کردووە یعنی ئێمە ئەتوانم بڵێم ئەوان کە ئێمە سەلامیان لێ دەکەینەوان هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بەبیر ئێمە دێننەوە و مەسوپاسی ئەو وەفایان دەکەین و خوازیاریشم متمانە بە لستی 1994 کۆمەڵی ئیسلامی بوو. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان ئەسمەلای بەڕێز مامۆستا ناسیح کاندی ژمارە 31 مامۆستا ئەگەر تۆش پەیامی خۆت بە کورتی بگەێنیت. بە ناوی خی گەورە میهرەبان سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیام ئێمە ئەمڕۆ لە درێژەی هەڵمەتەکانی بانگەشەکردن بۆ لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی هاوشانی برایانمان لە مەڵبەندی هەشتی سۆران و هەردوو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی هەریری کۆمەڵی ئیسلامی لەگەڵ برای بەڕێزم مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە دوو هەستین بە بەسەرکردنەوەی شارۆچکەی هەریر هەڵمەتی گەڕان بەناو شارۆچکەی هەریرمان دەست پێ کرد. سپاس بۆخوا هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بەدەمەوتونێکی باشیان هەبووە ئەوەش لەبەر ئەو هەڵوێست و بڵین کارانەیە کە لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی کردویتی ئێمە لێرەوە سپاسی هاوڵاتیانی شارۆچکەی هەریرەکەین خی گەورە سەلامەتیان بکە و هیوادارین دەنگ و متمانە بە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بەخش. زۆر سپاس بۆ هەرێک لە بەرەزان مامۆستا مەڕوان گەڵاڵی و مامۆستا ناسیح کەوا ئەمڕۆکە لە ناحیەی هەریر بانگەشەکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی دیارە ئەو بەرنامەی کەوا مەڵبەندێکی سۆران بۆ سەرجەم ئەنجومەنەکانی دانابوو بۆ سەرخستنی بانگەشەی لیستی کۆمەڵ بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە چووە چاوەڕێک کرێتن کۆمەڵی ئیسلامی لە دەڤەرەکە دەنجێکی بەرچاو بەدەست بێنێت. بەڵە کارزان دیارە بە حکمی ئەوەی کەوا سەردانی ئەو شوێنانە کراوە لە دەڤەری سۆران لە سنووری مەڵبەندی هەشت سۆرانی کۆمەڵی ئیسلامی لەسەرتەم ناوچەکانی سۆران ڕەواندووز باڵەکایەتی هەریر خەلیفان دیارە هاوڵاتیان بەدەم کاندیدانی کۆمەڵی ئیسلامیەوە هاتوون و بەڵێنیان پێداون کەوا دەنجیان پێ بدەن ئەوەش بەهۆی ئەو ڕابردووە پاکەی کەوا کۆمەڵی ئیسلامی چ لە حکوومەت و چ لە پەرلەماندا هەبووە ئەو هەڵوەستانی کەوا بەردەوام لە بەرەگەلدا بووە ئەمە وای کردووە کەوا هاوڵاتیان پێشوازیەکی گەرم لە کاندیدانی کۆمەڵ و بانگەشەکارانی لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 1994 بکەن لە دەڤەرەکە.